زانیوتە جۆرێک لە فیشک هیچ زیانێکی لاوەکی نییە. ئامادەکردنی هاوڵاتی سیستەمی سیڕام واقعی یەکێک لە پێشکەوتوترین سیستەمە زەمینیە خێرا تەقەکەرەکان پۆلێن دەکرێت. ئەم تەکنەلۆژیایە بە تایبەت بۆ دۆزینەوە شوێن پێهەڵگرتن و تێکشکاندنی تەنەفڕی و مەترسیدارەکانی وەک درۆن، موشک و هاوەن دیزاین کراوە. باپەی راپۆرتە تەکنیکیەکانی بواری بەرگری، سیستەمەکە یەکەیەکی چەکی گاتلینی جۆری M61 یەکی 20 میلیمەتری 6 لولەی بەکاردێنێت بۆ پاراستنی بنکە سەربازیەکان. لە ڕووی خێرایی و هێزی ئاگرینەوە ئەم سیستەمە توانایەکی سەر سوڕهێنەری هەیە و دەتوانێت لە هەر خولەکێکدا 4500 فیشک بتەقێنێ کە ئەمەش یەکسانە بە تەقاندنی 75 فیشک تەنها لە یەک چرکەدا. لە ڕووی تەکنەلۆژیاوە وەک لە سەرچاوە تەکنیکیەکانی سوپای ئەمریکادا ئاماژی پێدراوە. ئەم سیستەمە لە فاڵەنس CIWS دەریایی وەرگیراوە و پێش بە ڕاداری وردی کوباند و تەکنەلۆژیای تیشکی ژێرسوور FLIR بۆ دۆزینەوە و شوێن پێهەڵگرتن دەبەستێت. یەکێک لە خاڵە هەرە گرنگە زانستیەکانی ئەو بەرگریە بەکارهێنانی تەقەمەنی جۆری HEITSD-ە. ئەم فیشەکانە بە جۆرێک پارە پێدراون کە ئەگەر بەر ئامانجەکە نەکەون لە هەوادا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی خۆیان دەتەقێننەوە تا ڕێگری لە زیانی لاوەکی بۆ ناوچەند نیشتە جێبوونەکان و سیڤیلەکان بگرن. باپێی هەڵسەنگاندنی راپۆرتە مەیدانیەکان، سیڕام لە بەرگری مەودا کوردە کاراییەکی بێوێنەی هەیە و بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆ لە عێراق و ئەفغانستان بەکار هاتووە و لە ئێستاشدا لە هەولێر بۆ بەرپەرشدانەوەی درۆنەکان بەکاردەهێنرێت. لە ڕووی ئابووریەوە ئەم سیستەمە بە یەکێک لە کەم تێچووترین بژاردەکان دادەنرێت. تێچووی هەر فیشەکێکی ئەم چەکە نزیکەی 27 بۆ 30 دۆلارە و تێچووی هەر ڕوبەڕووبوونەوەیەکی تەواو بۆ تێکشکاندنی یەک ئامانج نزیکەی 8100 دۆلارە کە ئەمە بەراورد بە موشەکە بەرگریەکانی تر تێچوویەکی زۆر کەمە. ئەم سیستەمە لە ناو تۆڕێکی ئۆتۆماتیکیدا کار دەکات کە لە کاتی هەستکردن بە مەترسی دەست بەجێ زەنگی ئاگادارکردنەوە کارە دەکات بۆ ئەوەی کارمەندان کاتی پێویستیان هەبێت بۆ پەنابردنە بەر پەناگاکان پێش کاتی لێدانەکە.